ڕووی ڕاستی دەسەڵاتدارانی عێراق و شۆڤێنیەت و ڕەگەزپەرستی ئەوان بەرامبەر بە کورد ئاشکرا بوو. تەواو هەموو شتێک وەکو ڕۆژی ڕووناک دیارە. هەر تەماشای موچە بکەن. 3 مانگە موچەی موچەخۆرانی کوردستان نەدراوە. خۆ مەرج نییە موچەخۆرانی کوردستان پارتی یەکێتی یا ئیسلامی بن. موچەخۆرن و تەنها کوردن کەچی موچەخۆری عەرەبوانیە. موچەخۆرانی عەرەب 3 مانگە موچەی خۆیان وەردەگرن. خۆ ئەوەی کەرکووکیشمان بینی ئەوەی بەعەز لە کەرکووگەی کرد ئێستا هەمان شت ئەم دەسەڵاتدارانە دەیکەن. عێراقیش پابەندی ڕێکەوتنەکانی نییە. لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەمان پرسی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز جەبار مەشهەدانی شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز مەشهەدانی شەوتان باش. زۆر سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. بەڕای ئێوە ئەوەی دەسەڵاتدارانی عێراق بەرامبەر بە کوردەیکەن شۆڤێنیزم و ڕەگەزپەرستی و جێنۆساید نییە لە کاتێکدا موچەی موچەخۆرانی کوردستان دەبڕن و موچەی موچەخۆرانی عەرەبی عێراق دەدەن؟ مساء الخير. شەو باش لە ئێوەش لە برای بەڕێزم پێشکەشکاری هەواڵ و تیمی کارکردن و سەرجەمبینەرانی کوردستان 24. هەموو ئەزمونەکان ئەوەیان سەلماندووە لە تەواوی ناوچەکان بە تایبەتی لە عێراقدا کە هیچ ڕێکارێکی دیاریکرا و باش لە هەمبەر هیچ پێکاتەیەکی عێراقی نییە. تەنانەت هیچ ڕێکارێک نییە چارەسەری ئەرێنی پێشکەش بکات. دەتوانین بڵێین تەنانەت درێژە بە پێکەوە ژیانش بدا. بە درێژایی 100 ساڵی ڕابردوو لە تەمەنی عێراق ئەومان بینیوە کە زۆر جار چەند لایەنێک هەوڵیان داوە خۆیان بەسەر لایەنی دیکەدا بسەپێن و لێکەوتەی ئەوانەشمان بینیوە. من خۆم لەو نەوەیەم کە ئێستا تەمەنم 6 ساڵە ئەو ڕووداوە سیاسیانەی عێراقم بینیوە. گەیشتومەتە ئەو باوەڕەی بە درێژای ئەزمموی سیاسی خۆم ناکرێت هیچ پێکاتەیەک لە عێراق تێک بشکێندرێت بە تایبەتی پێکاتەیەک کە ڕاهاتووە بە شەڕکردن ڕاهاتووە بەوەی چەک هەڵبگرێ وەکو کوردەکان کە لە مێژووی خۆیاندا مێژوێکی شۆڕژگێڕانەی ناسراویان هەیە. بۆیە هەوڵدان بۆ بڕینی موچە و یاخود پێشێلکردنی مافەکانیان کە لە دەستوردا جێگیر کراوە هەموو ئەمانە ناتوانن چارەسەر بن و ئەمانە تەنیا شتەکان ئاڵۆستر و ئاڵۆستر دەکەن. بەڕاستی بەڵکو ئەمە ناتوانێت ڕێگەمامدا بچینە پێش بەڵکو تێگەیشتن و جێبەجێکردنی دەستور و بودجە و پێدانی ماف بە خەڵکانی عێراق سەرجەمیان. زۆر باشە. بەڕێز مەشهەدانی ئێوە باسی پابەندبوونتان کرد، بەڵام پرسیار ئەمەیە بۆچی دەسەڵاتدارانی عێراق تا ئەم حکوومەتەش پێک نەهاتبوو بەردەوام لە هەولێر بوون؟ بۆچی دەسەڵاتدارانی عێراق نە پابەندی ڕێکەوتنەکانیانن، نە پابەندی دەستورن و نە پابەندی یاسای بودجەشن بە هەموو کەم و کوڕیەکانیەوە؟ هۆکاری ئەمەیان چییە؟ من الواضح أن وەکو ڕوونە کە پاڵەپەستۆیەکی هەرێمی و لەسەر بەغداد هەیە بۆ ئەوەی گەمارۆی بڕیاری سیاسی کوردستان بدات. ئەوان دەیانەوێت گەمارۆی بڕیاری سیاسی هەولێر بە دیاریکراوی بدەن. هەولێر کە بۆردومان دەکرێت لە ڕۆژهەڵاتەوە، لە خۆرئاواوە، لە باکوورەوە، لە چەندین لایەنەوە، لە باشوور
کەرکوچی لێ و ڕێقەپات دەکرێ و هەموو ئەمانە هەموو ئەم گەمارویانە بە بڕیاری سیاسی لە بەغداوە کە دێتە سەر ئەمانە شیکەرەوەی سیاسی ناتوانێت هیچ بینێزگەلەوەی ئەمە هەوڵێکە بۆ سزادانی هەولێر بەڕاستی هەوڵێکە بۆ شکاندنی ئیرادەی هەولێر ئەو هەولێرەی کە هەوڵی داوە لە دوای هەڵبژارنەکانەوە بچێتە ناو پرۆژەیەکی سیاسی کە پرۆژەیەکی نیشتیمانی بێت نەک تایفی لەگەڵ ڕەوتی سەدر و لایەنەکانی دیکە بەڵام وا دیارە لایەنەکانی ئەم پرۆژە دەیانەوێت دوای پاشەکشەی ڕەوتی سەدر لە حکوومەتدا هەولێر سزا بدەن چەند هەوڵێکی هەرێمی هەیە بۆ ئەوە ئیرادەی هەولێر بشێنن من پێم وایە کێشەکە لە موچە و ناپابندی بەغدا گەورەترە هەموو ئەمانە پلانگێڕیەکی گەورەترن بۆ شکاندنی ئیرادەی هەولێر زۆر باشە بەڕێز مەشهەدانی دەڵێن کەرکووک عێراقێکی بچکۆلەیە بەڵام ئەوەی ڕوویدا لە کەرکووک کوردانی ئەوێ خۆپیشاندانێکی ئاشتیانەیان کردبوو بۆ ڕێگریکردن لە سوکایەتی بە دابوو نەرید بە نەتەوەی کورد بەڵام با ئاگر و ئاسن وەڵامیاندانەوە پرسیار ئەمەیە جیاوازی دەسەڵاتدارانی ئێستای کەرکووک لەگەڵ دەسەڵاتدارانی سەردەمی بەعەز چییە بەرامبەر بە کورد من شتێک دەڵێم بۆ مێژوو شتێک دەڵێم ئەگەر ڕژێمی پێشووی عێراق لەگەڵ سەرکردایەتی کوردی ڕێککەوتبە و بارودۆخی کەرکووک چارەسەر کرابە لە ڕێککەوتنی ئازاری 1975 ئەوە ڕژێم ناچار نەدەبوو جارێکی تر لەگەڵ شای ئێران بکات و نیوەی شەتڵ عەرەب ڕادەستی ئەوان بکات ئەوان کات تێگەیشتنیان هەبوو لەگەڵ کورد و زۆرێک لە نەرمیان بەرامبەر بە کەرکووک هەبوو و تەنانە شەتڵ عەرەبیش لە نێو عێراق مایەوە بۆیە من دەڵێم لە نێوان پێکاتە عێراقیەکاندا مادام کێشەکان لەناو سنوورن پێویستە هەموو پێکاتەکان هەوڵ بدەن کێشەکان چارەسەر بکەن چونکە هێشتنەوەی بابەتەکە بەدەستی ئەجێندای دەرەچی و هەرێمی بابەتەکە زیاتر سەخت دەکا چونکە ئەو ئەجێندایانە لە بەرژەوەندی خەڵکی عێراق بیر ناکەنەوە بۆیە من داوا لە بەغداد دەکەم بەجددی بڕوانێتە چارەسەرگەلێک کە چارەسەرگەلی کاتی نەبن بەڵکو چارەسەری ڕیشەیی بن بۆ ئەوەی بتوانن تەواوی کێشەکان چارەسەر بکەن نەک هەولێر بەڵکو ناوچە دابڕێنراوەکانی دیکەش تەنانەت یاسای نەوت و گازیش بۆ ئەوەی دواتر بچینە قۆناغی سەقامگیری و ئاسایش کەرکووک بۆمبێکی تەوقیت کراوە ئەجێندای وڵاتانی دەرەوە کۆنتڕۆلی دەکەن بۆیە پێویستە هەموو لایەک ئاگدار بن لەوانەیە ئاگری کەرکووک هەموو بسووتێنێ زۆر باشە بەڕێز مەشهەدانی ئێوە باسی سەدام حوسێنتان کرد کە تەنها بۆ لێدانی کورد نیوەی شەتڵ عەرەب و ئەو هەموو خاکەی عێراقیشی دۆڕاند بۆ ئێران پێدوانییە ئەمەی کە ئێستا دژی کورد دەکرێ دوجار هەمان چارەنووسی ڕژێمەکەی سەدام حوسێنیش چارەنووسی ئەوان دەبێت و چاوەڕوانی ئەوان دەکا و بەسەر بەغداشدا دەڕوخێ ئەگەر سوود لەوانە مێژوویەکان وەرنەگیرێت هیچ چارەسەرێکی ڕاستەقینە بوونی نابێت ئەگەر هەموو لایەک وانە لە ڕابردووە نەگرن ئەوە هەموو لایەک دۆڕاوە ناکرێت ئیرادەی پێکاتەیەکی ڕەسەنی عێراق کە کووردە
بشێندرێت. جميعا نقول بۆیە أن كركوك ئێمە کە هەمومان دەڵێن کەرکووک عێراقێکی بچووکراوەیە بۆیە پێویستە بچینە ئەو عێراقە و لە یەکتری تێبگەین، نەرمی بنوێنین بەرامبەر بە یەکتری، مافی هەموو خاوەن مافەکان بدەین. دواتر چمانایەکی هەیە کە ڕێکەوتنێکی سیاسی واژۆ کراوە و تێیدا هاتووە کە پێویستە پارتی دموکراتی کوردستان بگەڕێتەوە بارەگای خۆی و چالاکە سیاسەکانی ئەنجام بدات لە کەرکووک. هەموو لایەنەکان ئەو ڕێکەوتنانیان مۆر کردووە کەچی ئێستا دێن پشت لەم ڕێکەوتنە دەکەن. چۆن دەکرێت لایەنێک کە هاوبەشە لەم وڵاتەدا دواتر باوەڕ بە لایەنەکانی دیکە بکە، باوەڕ بە ڕێکەوتنیان بکات؟ ئەمە زۆرێکە لە نەمانی متمانە لە نێوان سەرکردەکان و لە نێوان لایەنەکانی عێراق، چونکە بەڕاستی شەقام دەیەوێت چارەسەرێکی ڕیشەیی بۆ ئەم ناوچەیە بدۆزرێتەوە، نەک بابەتەکە بخرێتە هێزێکی دەرەچی. ئەمە کارەساتی لێ دەکەوێتەوە. زۆر باشە بەڕێزە مەشهەدانی، دواپرسیار ئەگەر زۆر بەڕاشکاوانەش وەڵام دەیتەوە، من سوپاست دەکەم. بۆچی دادگای فێدراڵی لە کاتێکدا دەبێت بێلایەن بێ کەچی بۆتە بەشێک لە جێبەجێکردنی ئەجێندای بەغدا دژی خەڵکی کوردستان؟ ئەمەیان بۆ يعني أنا في تقديري من بە بڕوای خۆم زۆرێک لە پشێوی سیاسی هەیە، یاخود ئەو پشێوە سیاسی کە دوای ڕووداوەکانی ئەم دواییەی کەرکووک هەن، ڕێکەوتنێکی سیاسی هەیە هەموو لایەنەکان مۆریان کردووە و لەسەری ڕێککەوتون کاتێک حکوومەتیان پێکێنەوە. جوڵەیەک لە شەقام هەیە، خەڵکێک شەهید کراوە و تەقەیان لێ کراوە، زۆرێک لە ناسەقامگیری هەیە وا دیارە ئێستاوا دەرەکەوێ کە چارەسەرەکە ئەو بێپەنا بۆ دادگای باڵا بن کە ئەم زۆرە فەرمانە دەربکات. ئەم فەرمانەش بۆ دۆزینەوەی دەرچەیەکە یاخود بۆ وەستاندنی داڕمانی سیاسیە تاکو دەگەنە ڕێککەوتن. بەڵام ئەمە چەند ڕەهەندێکی دیکەشی هەیە. یەکەمیان نەبوونی سنتەرە لە بڕیاردان، نە لە بەغداد، نە لە یەکتێگەیشتنی نێوان لایەنەکان. دواتریش حاڵەتێکی جێبەجێنەکردنی ئەو بەرگانە هەیە کە ڕێکەوتنیان لەسەر دەکرێت. زیاتر لە سنتەرێکی هێز لە کەرکووک و لە دەرەوەی کەرکووچشەیە، هەندێکیان میلیشیان، هەندێکیان خێڵ و هۆزی عەشایەرین، هەندێکیان هێزی سیاسین، هەندێکیان چەند هێزێکن دەیانەوەی ئەجێندای دەرەچی جێبەجێ بکەن. بۆیە هاتنە ناوەوەی دادگای باڵای فیدراڵی بەڕای کەسی خۆم هەوڵێکە بۆ دۆزینەوەی چارەسەری سیاسی لە ژێر سێبەری داڕمانی بارودۆخی سیاسی کەرکووک کە مەترسیەکی زۆری لەسرە. زۆر باشە، زۆر بەڕێز جەبار مەشهەدانی، شڵۆڤەکاری سیاسی، ڕاستەوخۆ لە بەغدا و لەگەڵ ماوەی زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. سپاس بۆ ئێوە، شەوتان باش.